بناوی خوای بەخشندەی میرەبان بینەرانی عزیز سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ لە شەشەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز خۆشحاڵین ئەم ڕۆژ بە خزمەت ئێوەی خۆشەویست دەگەینەوە. ئەمڕۆ لە گوڵستان شەپکە گوڵی فەرموودە و فەرمایشتەکان و مناجاتی عیرفانی و چیرۆکە دڵ ئامێزەکان پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکەین. هەڵبەتە ڕەمەزان هەر خۆی پڕیەتی لە بەرەکەت، پڕیەتی لە ئارامی دڵ و دەروون، بەڵام پێویستە لە مانگی ڕەمەزانیشدا دڵنەرم بین. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت کە هەر قسەیەکت پێ وترا لە مانگی ڕەمەزاندا کە بە ڕۆژوو بوویت، تۆ جوابی مەدەرەوە گەر قسەکە نەشیاو بڵێ بە ڕۆژ هەرەوەندە جواب بەرەوە. حەزەکەم بە سەرگوزشتەیەکی دایە سەفیە دەست پێ بکەم. دایە سەفیە ڕۆژێکان ئەگریت دەچێت بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە گریانەوە چێ بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. دیارە شەکوای هەبووە، با بزانین شەکواکەی چی بووە. دایە سەفیە کاچێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بۆچی ئەگری؟ ئەڵێ حەفسە پێی وتوم کچی جوولەکە، ئەوە دڵمی عەزێت داوە. سەیری ئەو وەڵامە جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دایکە سەفیەمان ئەڵێ پێویست بە گریان ناکە، تۆ وەکو خۆی حەدیسەکە بگێڕمەوە، ئەڵێ تۆ کچی جوولەکە نیت، فەرمووی بەڕاستی تۆ کچی پێغەمبەرێکی مەبەستی حەزەتی ئیسحاق و هاڕونە، بەڕاستی مامیشت هەر پێغەمبەر بووە، دیارە مەبەستی ئیسحاقە، مەبەستی حەزەتی ئیسماعیلیان حەزەتی موسا بووە ئەوترێت، و لە هەمان کاتیشدا ژنی پێغەمبەریشی مەبەستی خۆی بووە، پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم. جا ئەفەرمێت پێغەمبەر ئیتر بەچیە خۆی بەسەر تۆدا هەڵەکێشێ سەفیە حەفسە؟ بۆیە لە کۆتاییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دایکە حەفسە ئەفەرمێ لەخوا بترسە، ئەم دەستەواژانە بەکارمێنە. بۆیە تەماشای ئەگەر دیمەنی دووەمی ئەم سەرگوزشتەی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم، ئەبینیت ئەگەر خێزانی پێغەمبەریش بۆی هەیە بکەوێتە هەڵەی ئاواوە. بەڵام زۆر گرنگە ئاگامان لە دەستەواژەکانمان بێت. ئەم چیرۆکەم بۆەوە هێنایەوە چونکە ئافرەتان دڵیان زۆر ناسکترن، دڵیان نەرمترە، بۆی ئەم ڕۆژ بابەتێکی تایبەتمان ئامادە کردووە لەسەر دایک. بۆیە بێ ئاگامان لە شکۆ و دڵی ئافرەتان بێ، لە ناو ئافرەتانیشە ئاگامان لە دڵی دایکمان بێ، نەیڕەنجێنی. جا کاکە جوتیار سوپاس بۆ ئامادەبوون. سەلامت بی مامۆستا سەلام، بەخێر بیت. سەلامت بی ئەمڕۆ لەگەڵ مای. سەلام. خۆی هەر سەبارەت بەو بابەتە جارێکیان لە تابعینیش شتێکی وا ڕوویە، کۆمەڵێک مناڵ کۆبووبوونەوە ڕمبازیانە کە ڕمیان هەڵەیە. ئیتر لە ناو تابعین ئابوودانەیەکیان ئەیوت من کوڕی فڵان سەحابم، ئەیوت من کوڕی فڵان تابعینم. هاتە سەرەی دانەیەک بە جەستە ئازا ڕم بەهێز چون هەڵەیە، بەڵام فەقیرە عەبد بوو. ئیتر ماجیر بۆ هاتوبوو بۆ ئێرە باوکو دایکی زۆر چۆن بڵێ عەبد بوو، نەیەزانی چۆن بڵێ بە چیا خۆی هەڵکێشێ. تیرەکەی گر بەدەستیەوە و باش ڕمەکەی هەڵیا، وتی من کوڕی ئادەمم. مەبەستی ئادەم پێغەمبەر، مەبەستی ئادەم پێغەمبەر. وتیان باشە تۆ کەی کوڕی ئادەمی؟ وتی دەی کولکم من ئادەم و ئادەمە من توراب، هەمومان لە ئادەمین، ئادەمیش لە خۆڵە لە گڵە. کەواتە نەسەب مهم نییە، بەدەست خۆمان نییە، خوای گەورە کە دروستی کردوین کێ باوکمان بێ کێ دایکمان بێ، بەڵام عەمەلەکەی بەدەست خۆمانە. کاروکردەوەی بکەین لە ڕەمەزان تا خوای گەورە لێمان خۆش بێ ئینشاءڵڵا. ئەبێ ئاگامان لە دڵ و دەرونی، چۆن ئاگامان لە دڵ و دەرونی خۆمانە بێ، ئاواش ئاگامان لە دڵ و دەرونی بەرامبەرەکانیشمان بێ. بینەرانی عزیز، تەمان بە داوای لێبوردنەوە ئەمڕۆ ویسمان قورئان خوێنێکی
ئەزیزمان لەگەڵا بێت بەڵام لێرەوە دوعای شیفای بۆکەین لە خۆش کەوتووە نەیتوانی بەشداری لە پرۆگرامەکەمان بکە جاچمەوە بۆ لای گروپی مەولانە کاکە میهران و ستافەکەی یەخوا ئەم ڕۆژ بەخێر بێن بەرنامەکەتان ئاوەدان کردوتەوە جا من تەکلیفێک لێ بکەم کاکە میهران قورآن خوێنەکەمان لێرە نییە بەو دەنگە زوڵاڵە و بۆ عەشەرەیەکیشمان بۆ ناخوێنی ئەمە تەکلیفە چیمان بۆکەیت مەمنونە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ما كان على النبي من حرج فيما فرض الله له سنة الله في الذين خلوا من قبل وكان أمر الله قدرا مقدورا الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا
وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا صدق الله العظيم ئەکدەنگ نەرزێ خوازا باتەوە طبعا ئامادەکار لەم بەدووە بیانووی ئەوەیە بێیتر قورآن خوێنی دەست نەکە ئەڵە کاکە میهرانەیە سڵاو لێبێ ماشەڵڵا دەنگێکی ناوازەی پێوەیە مامازانی هەر بۆ نەشید و دەست و چاو خۆشەکان وایە هەر بمێنی کاکە میهران سەلامەتی کاکە جوتیار ماوەسایەکی ئاینیمان لەگەڵایە ماوەسا غەریب محەممەد بە خێراتن یەکەین لە خزمەت یابین ماوەسا غەریب فەرموو السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. تعال قبول رمضان سعيد. السلام عليكم. إن شاء الله. خير بين فرموا. موصل جامع خير بين. وسلامتك يا باشا. خير بين. رمضان مولاي قبول به. تعال قبول به إن شاء الله. خوان بارك على مولاي. ما موصل توري برنامج كمان باس لا ريز وشكوي دايك كين. ما شاء الله. قالوا نحيدك باكمان خوش. آمين يا ربي. دایک لە دینی ئیسلامە زۆر فەرموودە و ئایەتمان هەیە لەگەڵ پەرسشە ناویان هاتووە جا حەزەکەم فەرمایشتی مامۆستا ببیستین چۆن قەدری دایک بزانین دوێنێ باسی باوکمان کرد بۆیە بە تایبەت ئەم جارە باسی دایکەکە بسم الله الحمد لله والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه وعلى سرت الله خوي ورم ميربانا بارن بخاتنا وجوانكاني طاعت عبادة ما قال يقول قالوا كسان من لما قال يان خوشي بخاتنا وجوانكاني خوي فرد له نحي دايكو باوك مار خوشي بخات اسم عظيم خوي اللهم آمين توريكي زور زور جرنجا زور زور بيبستا دايك هرشن باس في هر كم ناتوني حقي دايك بداي من أجري هي جا من فيهم خوش للسرطة باسي أو بكم كا بوشي بدايك أو تري دايك جوان يعني بوشي دايك بيو تري دايك لا عرف بيو تري طبعا همو اشتكان أقرينه بو أو دايك بوي بيو تري دايك يعني بون من القرآن أخوي يقرأ فرمي القرى باز مكة يعني مكي في روز سرچاوي همو شار ولادي كان تربوا قرانه تبو أبي ياكل لو كان سورة فاتحة بريتلا أم القرآن أم القرآن يعني أم الكتاب وتحمم معنى القرآن لسورة فاتحة كوبته راس بويا خيزان بريتلا دايك باو قرته بلاي دايك كرة قرته بلاي دايك كتش قرته بلاي دايك حر كيشكي بقرته بلاي دايك حر خوشكي بقرته بلاي دايك دايك لو مالانا بيه لأخوها سكي حزان يشتغل ماله ويا سرچاوي خۆشی و کامەرانی و هەموو شتەکانی خێزان ئەتوانین بڵین دایک پیاوان خۆمان نەزانین بەس وەکو تەبیعەت و سروشتی حاڵانی بە زۆری پیاوان لە دەرەوەن بەڵام دایکان زیاتر لە ماڵن هاوسەنگی ماڵ ڕائەگرن ئەوە یعنی بۆیە دایک ئەوە نەگەورەیە ئەوە نەپیرۆزە هەر بۆیە ئیسلام زۆر زۆر گرنگی بە دایک داوە یعنی حتا کاتێ بە قورئانی پیرۆزە خوێنیتەوە لە دوای حەقی خوای گەورە ڕاستەوخۆ حەقی دایک و باوک دەست پێکە وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا خواي وراء فرمي خواي وراء برياري داو وقضى ربك أما برياري خواي أما ياساي خواي نبي لي لابدي بابندي بيو أبي هموتان خوا برسم ملكتشي خوابن فرما مرداري خوابن هاو بشو بريار ندن يتل دوي أو نافرمي في غمري خوا عليه الصلاة والسلام نافرمي عرق مخو نافرمي تشي مكا وبالوالدين إحسانا نازاني أفرمون وبالوالدين إحسانا لقل دايكو باوكا نافرمي باش بن أفرمي إحسانا زور باش بن زور چاق بن زور ريزيان بقرن زور دلنا را بقرن زور خزمت كاريان بن مامۆستا دەستە خۆش بێ سەبارەت بەوە باسی ئەومان بۆ بکەی ئامۆژگارێکی گەنجانمان بۆ بکەی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە چۆن بن لەگەڵ دایک و باوکیانە
ڕفتاریان چۆن بێ لەگەڵ دایک و باوکیانە طبعا هەموو کات ئێمە پێویستە ینی لەگەڵ دایک و باوکمانە باش بین بەس بۆ ئەوی مەسەن ژناب زیاتر تەخصیصی و تایبەتی گەورە گەنجان ینی ئەگەر گەنجی بیر کاتەوە بۆ نمونە ئەم دایک و باوکە چەندی عەزیزی کێشاوە مەسەلەن ئەم گەنجە هەر بەتایبەت لە مانگی ڕەمەزان هەمومان دەزانین زۆربەی مەسەلەن ئەخەوی و مەسەلەن خەریکی مۆبایلەکەی خۆی دوو کەمتر سەرقاڵی خواردن ئامادەکردن و مەسەلەن بابەتی ڕەمەزانە بەڵام تەماشا بکە مەسەلەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە دەرەژەیەک ئافرەتان دایک لە ماڵە سێرەکەی بەردەوام ئیشەکە پارچوو ئامادەکە خواردن ئامادەکە سفرە ئامادەکە قاپە شووری دووبارە خواردن ئامادە بکەرەوە یعنی گەنج ئەم هەستەی بۆ دروست بێ کە بەڕاستی تۆ دەیتە سەر ئەم سفرە حازرە خۆم سفرە مایدەکەی حەزرەتی عیسا سەلامی خوا لەسەر بێ دابەزی هات بێتە خوار کی ئامادەی کرد چۆن ئامادە بوو زۆر بە ناڕەحەت یعنی گەنجکەی هەڵەسیە بۆ نمونە چارەکی نیم سعات پێشی بانگ مەگەرێکی زۆر خۆشخۆر و حەزی لە خواردن زووتر هەڵبسی هیناڵە درەنگ هەڵمسێنن بۆ ئەگەر بخەیەوە بۆ یەکسەر نانەکە خۆ بانگ بداوە بەس دایکەکە سەعاتونێ پێشەوە بەخەبەرە خەریکی خواردن ئامادەکردن و سفرە ئامادەکردن و چای ئامادەکردن و عەزیەت کێشان و بۆی خواردنی ئامادە بکە مناڵەکانی جگەرگۆشەکەی خواردنێکی باش خۆ ڕەمەزانێکی باشی بۆ بگیری بێدڵی نەکە دڵی نەڕەنجی بە شێوازی ئەو سفرە ئامادەکە عنی تۆ لەسەر ئەو سفرە چۆمڵی تەریخە بیتۆ یاخوا دەستیان خۆشبی هەر بۆیە زانەیە ئەفەرمی قسێکی جوانی هێناوی زانەکان بیر چۆ سوبحان الله ئەڵێ ئافرەتان ئەگەر کەسێ لە ئاوا ئەمە تعبیرەکەیەتی ئەڵێ ئەو ئافرەتی خواردن ئامادەکە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خێری لەو پیاوە زیاترە کە لە مزگەوتا قورئانە خوێنی من زۆر بیرم لێ کردو بۆچی خێری لەو کەسە زیاترە کابراوان لە مزگەوتا قورئانە خوێنی کە قورئان لە ڕەمەزاندا بەزیۆ و ڕەمەزان بووە گەورەی لەبەر خاتری قورئانە ئەم لە مزگەوت قورئانە خوێنە کەچی خێزانەکەی خێری زیاترە ئەم مژدەی بۆ ئافرەتان بۆ دایکان و خوشکان ئێمە بێتاقەت دەمە لە خواردن دروستکردن دوای ڕەمەزانیش بڵێن شەشەڵانیش هەر بۆتان ئامادەکەین و بیگرنەوە تۆ لە مزگەوت قورئانە خوێنی هەر بۆ خۆتی ئەخوێنی سوودی قورئان خوێندنەکە بۆ خۆتە خێرتەکان شتێکی باشە بەس ئەو خواردن بۆ تۆ ئامادەکە بۆ کچەکەی بۆ کوڕەکەی بۆ عایلەکەی بۆ میوانەکەی یعنی بۆ هەمووی هەوڵەدا کۆشەکە ئەگەر ئەو ئامادەینەکە گرفتێ دروستە بێ لۆچە ڕۆژوو بۆ نەگیری تااقەتت نابێ قورئانەکەش بخوێنی تااقەتی قورئان خوێندنەکەش نابێ ڕاستە مامۆستا سالار کابل لەم ڕوانگە و گەنج ئەتوانێت کاکە جوتەر عەفوانی لە هەست بیر لەمە بکات و یعنی قەدری دایکی مانوبوونی دایکی گەورەی دایکی زیاتر بۆ دەرەکەی بەدڵنیاییەوە خۆی نەک هەر لە مرۆڤەکانە بگرە لە گیاندارەکانیشە دایک شتێکی زۆر عەزیمە دوو پشت کە هەمومان بە شتێکی ژەهراوی و ئەمە ناوێبین کاتێک کە بێچوەکانی ئەبێ لە دایک خۆی گیانفیداکە بۆ بێچوەکانی ڕاست یعنی هەندێک تەیروتورەیە ئامادەی لە هەموو باڵندەوینەکان جوانەوە خۆی لە سجنێکا بێڵێتەوە بەسەر ئەم هێلکانەوە بۆ ئەوەی ئەم ناڕەحەتێ بچێژە بۆی بێچوەکانی بێتە دنیاوە ڕاست مامۆستا ئەم شەوە میست کە پرۆدیوسەر تەوەرەکەی بۆ ناردم ئەم میست شتێک لەسەر دایک خوێنمەوە چاوم کەوتە سەر فەرمودەیەک کە سەحابەیەک دوای 7 ساڵ بە کۆڵگەڕانی دایکی ڕۆژێکیان لە پێغەمبەری نازدارە فەرمێ ئێستا ئەجری دایکم ماوەتەوە دایکی دیارە پەکەوتە بوو گەڕاندوێتی بەکۆڵ فەرمووی هێشتا ئەجری ژانێکی نەداوەتەوە جا بەپی ئەم پێوەرە بێت واوەیلا بە ئێمە لەم سەردەمەیە بگرین بۆ حاڵی خۆمان وانە ئەی چی بکەین بۆی بتوانین هیچ نەبێ لە سەری عەزاب نەخۆین هیچ نەبێ هاوسەنگیەک ڕابگرین جەنای مامۆستا مژگاری چی طبعا دەست خۆشە بەس پێم وایە ئەوە عەبدوڵای کوڕی عومەر خوای لێ ڕازی بێ فەرمی کەسێک هات دایکی بە کۆڵیەوە بوو دەڕێتێکە فەرمی بە باوەشتێ بوو ینی حەجی پێ کرد و تەوافی پێ کرد و ئێتر چۆن بڵێ بەحساب زۆر عەزیزی کێشا و زۆر مانی وها بەڵێ عەبدوڵای کوڕی عومەر کە سەحابەیەکی بەڕێزە خوای لێ ڕازی بێ تیجارە چۆن بڵێ هیچم نەوێڵیان چۆن بڵێ تۆزی ئەرکی سەرشانی خۆم سوو کردووە فەرمی ئەجری دایکم داوە بە من نەجاتم بۆ من فەرمی بەقەدەر ئەوە نییە ینی کە ژانێکی بۆ مناڵی بۆ ینی پاداشتی ئەو نەداوەتەوە بەڵام کارێکی باش کرد خێرێکی زۆر گەورە کردووە وڵای کاکە سارە ئینسان ئەبێ هەوڵ بدا لەگەڵ دایکە تەعاملی بەتایبەت دایک بۆ لە شەرعانی بێ پرسیارە بکەین بۆ شەرع مەسەلەن لەو فەرمودەی کە ئەفەرمێ سەحابەکە پرسیاری کرد کێ باشترین کەسە من لەگەڵ چاکم هاوڕێتی بکەم بە باشی فەرمی دایکت 3 جار ئەنجا باو خۆ باوکیش هەمان ئەجری هەیە هیچ جیاوازێکی نییە بەس بۆ دایک 3 مەرتەبەیان 3 پلەی هەیە دایک وەکو باوک نییە یعنی بۆ جاری وایە هەرێکی لە مەسەلەن قۆناغمان بریوە تۆ ڕووی لەگەڵ باوکتانش بکەی ڕووی لەگەڵ باوکتانە تەعامل بکەی ڕوونێ داوا هێنش بکەی
بەس جاری وا هەیە دڵی دایکشی ئازارە دەی عزیەت نامە داوای لەکەی و تەکلیفی لەکەی و ئحراجێکەکەی وها چونکە دایک نەرمونیانترە عاتفیترە بۆیە تو هەنی حاڵ ئەنوێنی بەرامبەر بە دایک بەرامبەر باوکو ناینوێنی هەر بۆیە تۆ لە پاڵ باوک تا تۆ عیزەت هەیە ینی حەز بە گەورەی و پشتە بەس لە پاڵ دایک تا حەز بە نەرمونیانی ئەو سۆز و میرەبانێکی بۆیە پێویستە ئێمە بەڕاستی چۆن بێ لەگەڵ دایکمانە ئێمە هەوڵ بدەین دڵیان ڕاگیر بکەین بۆ جەناب باسکە ئەو فەرمودەیانی ئەو هەموو عەزیەتەی کێشاوە ئێمە چیمان کردووە ئینسان هەوڵ بدا مەسەلەن زوو سەردانی بکە هەوڵ بدا دڵی نەشتێنێ دڵی نەڕەنجێنێ باش بێ لەگەڵیان يعني حتى لروايتك هاتو فرمي الصحابة بو خزمتي في غمر خو عليه الصلاة والسلام فرمي هاتو أميو غزا لقل أبكم بسيانا غزا شان خيري هي ويكسر لقل يكم قطري خوانا مسانا خوا يقول لي خوش بتشي بو بهشت مشغاري شي من تشيم بيال لقل تا غزا أبكم بي فرمو دايك ماوا فرمي أروال دايك ماوا تي دي بتشو بهشت دايك قاشي دايك تاعي ئەو فەرمودەیە کە خۆمان بەهەش لە ژەپی دایکانایە تۆ خزمەتی دایک بکەی لە جیاتەیە گەورەتەوە بەهەشتی مسۆگەرەکەی بۆ خۆت حتا لە ڕواتێک ترا تۆ پێ فەرمێ وەی حەق شۆمەڵی واویلا بۆ تۆ تیاشم بۆ تۆ دایک و ماوە ئەچ لە چۆنی تر ئەتوێ بەهەشت بکڕی ڕزامەندی خوا بکڕی ڕزامەندی خوا لە پاڵی خۆتایە دڵی دایک و ڕازی بکە خوای گەورە لێت ڕازی بێ خوای گەورە خاتە باشت کار ئاسانی بۆ تۆ کرا لە ماڵە پێویست ناکە بێ خۆ بدەی بەکوشت خزمەتی دایک بکە لەگەڵ دایک تا چاک جوانە کەواتە فەرهەنگی کۆمەڵگەی کوردی ببەستینەوە بە پایەکانی ئیسلامەوە تا چەند ئەو کولتورە فەرهەنگی ئێمە ڕێی کردووە هاوسنوورە لەگەڵ ئەو فەرمایشتانەی خوا و پێغەمبەری خوا کە خزمەتی دایک لە خزمەتی باوکان نابین تا چەند گرنگیشە ئەم جیلە تازەی کە دێ دەست بەم سپاس بۆ خوا ینی زۆر زۆر هاوتەری بەیانی من لەگەڵانی بەداخەوە زۆر جانای لەگەڵ ڕێزما جاری وایە پیجێکە مامۆسایکی ئاینێ مەسەن کەسی خراپی لەگەڵ دایکیا کردویان لەگەڵ باوکیان ئەڵێ بردوی بۆ خانەی پیران یان تۆ گەر محافەزی سلێمانی وەربگری ملیۆنە نفوسی تایە ئەگەر کەسی لەوچ کەم تەرخەمی کورد بەس لەوچ عوزرێکی بە دایکی بردو بۆ خاڵی بە ساود وتێتی ئەم باشترە ئەم تۆ نابێم کەی بنمونە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەلحەمدولیلا خەڵک هاوتەریبی قورئان و هاوتەریبی سونە ڕۆیشتە من دانمونم لایە دان خوشکی بەڕێز ئەناسم دەیان کاکی بەڕێز ئەناسم برای بەڕێز لەبەر خاتری خزمەتکردنی دایکی لەبەر خاتری خزمەتکردنی باوکی هەر هاوسەرگیری نەکردو وتی من ئەگەر هاوسەرگیری بکەم دوای چی خزمەتی دایکم بکە چەندین کەسی ئاوا ناسم ئەوە لە ئەنجامی کە چاوەڕێی پاداشت بووە چاوەڕێی ئەو بووە کە مافی دایک و باوکی بدا حەقیان بدا لەگەڵ دایکیا باش بێ بۆیە بە دەیان و سەدا نمونەوەمان هەیە چەندین نمونەوەمان هەیە کە خەڵک مەسەن هاوسەرگیری کردو هەر لەگەڵ دایکیا پێکەوەژی لێ خانوە نان و خواردن پێکوێ حتا کاکەی بۆی گەڕامە یاخوا ئەمری درێژ بێ و خێزانیشی هەبوو مناڵی هەبوو ئەی مامۆستا من هەموو شەوێ لە پاڵی قاچی دایکم ئاخەو یاخوا ئەمر درێژ بێ دایکی نەماخوالی خۆش بیان ئەمە بەڕاستی مهمە گرنگ ینی ئێمە ینی چاولەون و منان بکەین بۆ چەندین نمونەی تری ئاوا هەیە کە کۆمەڵگەی ئێمە ئەلحەمدولیلا مافی دایک ئەزانێ حەقی دایک ئەزانێ مەسەلەن لەگەڵ دایک و باوکی خۆیان چاکە ڕێزی ئەگرێ پێ بڵێ نابی ئەو کارە بکەی ئاین چەندین مەسەلەن حاڵات هاتووە پێش دایکی تو نابی ئەو کارە بکەی چونکە زانێت ئەمە فەرمانی دایکێتی یا بێ دڵی دایکی بکە مەسەن خوای لێ ڕەنجی یا دڵی دایکی لە عەرزە بێ ئەو کارەی نەکرۆ با حەزیشی لێ بێ جارە بە هەرچۆ داوای ئافرەتێک دایکی بەدڵی نەبوو مەسەلەن ڕەفزی کردووە ئەوش بەدڵیشی بۆ خۆی ڕەفزی کردووە بۆیە لەناو کۆمەڵگەی کوردەواری ئێمە سوپاس بۆخوا تا ڕادێکی زۆر زۆر باش خەڵکی ئێمە مەسەلەن ئادە بە شەرعەکان ئەپارێزە بە تایبەتی مافی دایک باوک ڕێزە دایکی خۆی ئەگرێ ڕێز لە باوکی ئەگرێ چاکە لەگەڵ هەڵسوگۆتی باشە ئەمە دەستخۆشیمانیان بەرامانە بۆ هاندانە بۆی زیاتر باش من لەگەڵیانە چاک من لەگەڵانە بزانە کە ئەوەی کە تۆ کورتی عنی بۆ قیامەتی خۆت کێشوێکی زۆر زۆر چاکە بۆ دینەشپی سەربەرزی دڵنیاوێت دەست خۆشمەوە سەقەری بەگەڕینەوە بابەتە قسەی زیاتر هەڵەگرێ بەڵام ناوبڕێکمان هەیە و حەزەکەم پێشوەی بچینە لای ناوبڕەکە بینەرانیش حەزەکەم لەگەڵمانە بمێنەوە ریمۆت کۆنتترۆلەکە نەگۆڕن دوای ناوبڕەکە کاکە میهران سرودە تایبەتەکەی کە سرودێکی زۆر تایبەتە لەسەر دایک داوای لە یەکەین بۆمان پێشکەش بکات بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەرەگرین دواتر لەگەڵتانە بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێ بە بینەرانی عزیز وەکو لە پێش ناوبڕەکە باسم کرد
لە دوای ناوبڕەکە سرودە تایبەتەکەی کاکە میهران لەسەر دایک پێشکەش بە ئێوەی ئازیزەکەین. کاکە میهران تەمەنە و سرودە لە نازانم لە باشووری کوردستان دەنگدانەوەکی زۆریە بوو، نازانم لە ڕۆژهەڵات چۆن بوو. ئەگەر قسێکمان لەسەر بکەی ئەوە چۆن بوو بڕیارەدام سرودە بڵیت؟ خۆ ئەمە پێشتر بە فارسی وترا بوو، یعنی لەسەر ئاوازەکەی مەبەستمە. بەڵێ بەڵێ. وڵا لە سۆشیال مەدیا لە گروپێکە بووم، هەموویان فارس بوون، بە سوتفەیەکۆ من کۆتبووم ناو گروپەکە، کۆمەڵی دۆست و برادر لەگەڵ مابوون. وڵا ڕۆژێکیان یەک لەو برایانەیە زانی من ئەخوێنم، داوای لێ کردم وتی شتێکمان بۆ بڵێ ئەوەی دایە کە بە فارسی پێڵێن مادەر. بەڵێ. پێشکەشی بکەین بە گروپەکە و بە دایکی مناڵەکان و منیش وڵا دووسێ دێڕیم ئەزانی خوێندم. یعنی ئەم قسە تقریبا شاید لەوانەیە هین 7 ساڵ 8 ساڵ پێش ئێستا بێت. 7 ساڵ. وڵا شتەکەم وت و وەکو دەقەیەک دەقەونیوێ ئاوا تقریبا یەک دقیقە شتێکی ئاوا لە تەلێگرامە کەچی ماوەیەکی پێچوو دەوری 3-4 ڕۆژێ بینیم شتەکان بۆ خۆم نردووەتەوە، کۆمەڵێکی زۆر بینیویانە، خەڵکێکی زۆر یعنی گویان لێداوە لە شتەکە. لەو کاتەیە لەوانەیە 2-3 کەس گویان لێدا بووێت، هەروە گەڕابوو لە سۆشیال مێدیا دەست بەدەست. وڵای تر لە خۆوتم بۆ نێکم بە کوردی شتەکە هەروەڵا ماوەیەک تقریبا سەر و ساڵی هەر لە مێشکما بوو ئەو شتە. تا ئیتر هەر کاک شێخ فاتح کە جارجار شعرەکانیان ئەڵێمەوە لێرە، وڵا پێم وتم شتێکی ئاوام لە نەزەرایەگەر پێت ئەکرێ بە ئەو شعرە ئینشاءڵڵا دروست بکەیت و منیش بێڵێ. وڵا قوربان لوتفی فەرموو شعرەکەی دانا و تۆزێک گۆڕانکاریمان کرد بەسەریا و بوو بە ئەم شعرە دایە تقریبا وازامی 4-5 ساڵێکە بێ شعرەکەم وتووە اینجا محەبەتیان هەیە خەڵک زۆر تقریبا لە 100 لە توان بژم زیاتر لە 95-6% کە ئەڕۆمە مەولود و مەراسمەکان پێم ئەڵێن کە ئەو شعرە دایە بڵێم لەبەر من هەموو جار ئەڵێم کەمترین ئیشەکە من کردومە، یعنی کەمترین ئیشەکە من کردومە ئەگەر دەنگدانەوەیکی بوو خەڵک پیان خۆش بوو لەبەر ئەو حرمەتەی دایکە، لەبەر ئەو مەقامە بەرزەی وە دایک و دایە هەیەتی، لەبەر ئەوە بوو ئینشاءڵڵا خوای تەبارەک و تەعالا ئەوانەیە ماون بیان پارێزێ، ئەوانە جووا فەوتیان کردو یا ڕەبی دەرەجاتیان عالی بێت، خوای تەعالا بەهشتی خۆی بکا بە نەسیبیان بەڕاستی بەبێ دایک. یعنی من خۆم هەم دایکم هەم باوکم لەدەست داوە، سەلامەت بی، خەمێکی گەورەیە بەڕاستی، بەڵام فەرقی نییە بەخوا من ئەو متووە پێش فۆتی دایکی خۆم، یعنی بە دوای فۆتی دایکی خۆمەوە شعرە متووە، نەک بڵێم خەڵکی وا هەیەڵی دایکم ماوە خەڵکی دایکم فۆتی کردووە، لەبەر ئەو مەقامێ دایک لەبەر ئەو خۆشەویستی دایک تەئسیری کردووە لە سەدڵی هەمووانە، نەک بڵێم لەبەر خوێندنەکەی من. ئەوە بۆ ناوەی تۆش تەئسیر سەلامەت بن یاخوا، دەنگێ نەڕسێ، خوا سەلامەتان کە یاخوا. تەنیا گوڵی باخی ئەویلمدایە ئەی بولبولی گوڵزاری ژینمدایە تەسکین دەری زامو برینمدایە پیشان دەری ڕێبازی دینمدایە چی بڵێم لە وەسفی تۆدایە بە سەد مەسنەوی وەڵڵا کۆتایی نایە چی بڵێم لە وەسفی تۆدایە بە سەد مەسنەوی وەڵڵا کۆتایی نایە دایە ئەی گوڵی ڕازاوی سەرچڵدایە عەتری هەناسەت خۆشتر لە سومبڵدایە نێونیگای جوانت سوکنایی بۆ دڵدایە
شیری خاوێنت خاوێنتر لە گوڵدایە ئەی فدای هەناسات بمدایە ڕووناکی چاوم لانێ و نیگای تۆدایە ئەی فدای هەناسات بمدایە ڕووناکی چاوم لانێ و نیگای تۆدایە لایە لایەکەت ڕازی سازی ژیندایە دارە دارەکەت بەزمی عاشقیندایە ئەڵڵا ئەڵڵاکەت گوڵزاری ئایندایە ئامێزی گەرمت بۆ گیانم تەسکیندایە چۆن بکەم باسی جوانیدایە کە جوانی عالەم لانێ و نیگای تۆدایە چۆن بکەم باسی جوانیدایە کە جوانی عالەم لانێ و نیگای تۆدایە قوربانی رازی دەرونی سازدایە قوربانی نیگای سەراسەر نازدایە خۆم بەفدای دوعا ڕاز و نیازدایە بێداری شەو چاوانی بازدایە چەند خۆشە ناوی جوانتدایە کە بەهەشتی خوا لاژێر پێی پاکتدایە چەند خۆشە ناوی جوانتدایە کە بەهەشتی خوا لاژێر پێغاوتدایە ئەکتەنگێ نەڕزێ کاکە میهرانشیان دەستراو خۆش سڵاو و ڕێزیشمانێ لێرەوە بۆ کاک شێفاتی ئەو شعرەکەی دانەوانی بەڵێ شارەکەیان کاک شێفاتی لێرەوە تا ڕۆژهەڵات خوا سەلامەتان کە مامۆستا گیانە گەڕینەوە لای تۆ باسی پێگەی دایکە بۆ کردین لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵام حەزەکەین ئەومان پێ بڵێ چه هەڕەشەیەک هەیە بۆ ئەو کەسانەی کە خراپن لەگەڵ دایک و باوکیانە تاوان دیارە چۆن پاداشتێ بۆ کەسانی کە چاکم لەگەڵ دایک و باوکیانە بە هەمان شێوە هەڕەشەیەک کە کەسێک گەر خراپە فرمودەیەکێ بۆ ئەم مەقامە گونجاوە هەم بۆ مانگی ڕەمەزان هەم بۆ کەسێک خراپێ لەگەڵ دایک و باوکی خوا پەناوە بدا سەحابەکان ئەفەرمون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرکەوتە سەر مینبەری پێغەمبەری خوا سێ قادرم بوو سێ پلەکانە بوو چۆ سەر پلەی یەکەم فەرمووی ئامین چۆ سەر پلەی دووەم فەرمووی ئامین چۆ سەر پلەی سێم فەرمووی ئامین وتارێکیدا کە وتارەکەی تەواو بوو دوای دانیشتو هاتە خوارەوە سەحابەکان پێیان سیر بوو وتیان قوربان تۆ هەرگیز ئامین نەکردووە کەوتە سەرەوە ئەم پلەکانە هۆکاری ئەم ئامینانە چی بوو فەرمووی چوومە سەر پلەی یەکەم جوبرەیل هات سەلامی خوای لەسەر بێ پێی وتم هەر کەسێ مانگی ڕەمەزان هات نەتوانێت خوای لە خۆی ڕازی بکە خوای بەرە دەرگای دۆزەخ داخا دەرگای ڕەحمەتی خۆی ئەکاتەوە شەیاطینەکان کۆت و بەندەکە نەتوانێت ئەمەندە عیبادەت چاکە بکە ئەومە خەڵکە ڕوو لە مزگەوتەکە بەڵام ئەم ناتوانێت عیبادەتی وەکە خۆ لە خۆی ڕازی بکە خوا لە ڕەحمی خۆی دووری خاتەوە بڵێ ئامین منوشتم ئامین لە ئامینی دووهەمیان فەرمووی هەر کەسێ باسی تۆ بکرێتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام سەڵاتی لەسەر نەدا بەخێڵ بێ سەڵات لێدەر نەبێ خوا لە ڕەحمی خۆی دووری بخاتەوە بڵێ ئامین منوشتم ئامین ئامینی سێم پەیوەندی بابەتەکەی خۆمانەوە هەیە فەرمووی هەر کەسێ دایک و باوکی مابی یا نێکیان مابن یا باوکی ماوە دایکی ماوە ئەم ناتوانێت خوا لە خۆی ڕازی بکە بۆهۆی ئەم دایک و باوکەوە یان بۆ هەیەکیانەوە خوا لە ڕەحمی خۆی دووری بخاتەوە بڵێ ئامین منوشتم ئامین هانی کەسی جوبرەیل دوعای لێ بکە پێغەمبەری خوا ئامین بکە عەلەیهی سەڵات وسەلام زۆر خەتەرە واتە ئەم دایکە خۆ داوای چی لە تۆەکە نەداوای پارە لێەکە نەداوای کوڵکێشی لێەکە ئەگەر تۆ چی بۆ لای قسەیەکی ناڕەحەت نەکەی لەگەڵیە ئەگەر مەسەلەن ڕۆژناڕۆژی هەفتەی جارە سەردانێکی بکەی یان بۆ نمونە ئەگەر تۆ
شتێنێکی کە مەسەن ئازاری ئەم دایکە بدەیت خۆ دایک چ داواکارێکی دایک دائما هەوڵەدا مەسەن ناڕەحەتی لەسەر مناڵەکانی نەکا و من زۆر جاڵم دایک نەک بۆ تۆ بۆ مناڵەکانی تۆ پەرۆشترە ئێستا ئەوانەی کە مناڵێن ئەزان ینی بۆ ئەڵەنەوە مەسەن کچە زاو کوڕە زاو ئەمانە مش دایک منەوە خوای گەورە لێی خۆش بێت ئەو کاتی کەمەوە ینی ئەوە ئەو پەرۆشی مناڵەکانی من و خۆم کەمتر پەرۆژم یانی بۆ ینی ئینسان ئەبێ زۆر بترسێ لەوەی چونکە ڕەزامەندی خوای گەورە لەگەڵ ڕەزامەندی دایک و باوکایە ماوسە باسمان لە واجباتی ئەولاد کرد بەرامبەر بە دای بە پرسیارێکی ژاوا بکەمەوە پێچەوانەکەی حەزەکەم بەم سەرکوزشتەیە پرسیارەکەم ئاڕاستی بەڕێز دکتۆرێکی هاوڕێم هەیە ڕۆژێکان لە شوێنێک بەیەکەوە بووین چیرۆکێکی بۆ گێڕامەوە زۆرم بەلاوە سیر بوو چونکە دایک بەوە مەشهورە کە خاوەنی عەتف ئامادەی ڕوحی خۆی بەخشێ بە مناڵەکەی وتی لەگەڵ هاوسەرەکەی هاتبوون بۆ لام مناڵێکیان پێبوو 9 بۆ 10 ساڵان وتی تەشخیصی نەخۆشیەکەیم بۆ کردن لە دوای بڵێن کۆمەڵێک فەحس و فحوسوانە تی تومە مناڵەکەتان تووشی ئەم نەخۆشیە بووە ئەبێ بە تاقەت بن لەگەڵیە بۆی بە هەمومان بتوانین هەنگاو بە هەنگاو نەخۆشیەکەی تێپەڕین بەڵام کاتی ئەوێ کاتی زۆری شێوێ ئەبێ تاقەت پڕوکێنە بەڵام ئیشەڵا هەوڵەدەی بە ئەومان تێپەڕێن وتیان لەبەر چاوی من دایوتی بەڕاست دکتۆرەمە ئەوەیەکە تیۆڵا ئیتر من لێرەوە مناڵم ناوێ وتی زۆر وتی بێدەنگ بوو من یەکسەر بە ڕووی پیاوەکەی وتی ئیتر من لێرە بەدوا و مناڵم ناوێ ئەوە مناڵی خۆتە و خەلەلەکە دیارە تۆی و من ئیترە مناڵم ناوێ من خۆ حافیزتی ڕۆی وتی پیاوەکە شەرمی کرد لە عادەکەی من ینی ئەو شتە کرا و هاوسەرەکەی بەبەسم ئیتر لێرە بەدووە ئەی ئەرکی دایک چییە کە پێویستە بیکات بەرامبەر بە ڕۆڵەکانی ینی بۆیان شیرۆکەم گێڕایەوە لەمو لەستە تا باسم کردیانی خۆش نییە ڕاگەاندنی چیرۆکی ناخۆش باس بکردیانی خۆزگە باسە نەکردایە ینی وەڵاهی بۆی کە دایکیش بزانن ئەرکیشیان هەیە هەر ڕاستە ینی بێگومان ینی دەگمەنە ینی زۆر دەگمەنە بۆیە ناکرێت تۆ نمونێکی خراپ باسییان وشتانە زۆر زۆر دەگمەن من ئەوەش هەر ئەگەڕم بۆ دڵسۆزی ینی ئەکری ئەو ئافرەتە لە حیوەتە ینی تحملی ئەوەی نەکردی ئەم ناڵێ بە نەخۆشی بینی دڵنیام دوایی ئەگەر پرسیار و ئافرەتە خراپی ئەو شتەی بۆ دوور نای خۆیان نەیتوانێت تحمل ئەو مناڵە بینە کە ئاوردەوە نەخۆشە و دوای لە بەردەستیا بمەرێ بۆ ئازارەوە ینی بەرگەی نەگرتووە ینی حتمما دایک و باوکش بڵێن مناڵ مافیە لەسەر دایک و باوک ئەو دایک و باوکە بێ کە باسەکەمان دایکە مەسن دایک بێ خزمەتی مناڵی بکە پەرۆدەیەکی جوانی بکە لەگەڵ یا باش بێ نەرمونیان بێ وی پێوترێ پەرۆدەی مادییان معنەی مەسەلەن زۆر بەچاکی لەگەڵ هەڵسوکۆت بکە ڕێزی بگرێ بتوانێت بە جوانی و باشی مەسەلەن ئادابەکانی چم مەسەوی پێندی بەخوای گەورەوە هەیە ئەوی پەیوەندی بە مەسەلەن دنیا وەکو مەسەن خزمەت و کەسایەتی ئەبێ فعلا ئەو ئەرکان لەسەر ئەو دایک و باوکەیە کە پێویستە بەرامبەر مناڵەکانی خۆی جێبەجێ بکەوە ئەدای بکەوە بەڵام باسەکەمە زیاتر کە ئەمە بە هەر باسی من کە مەسەن چۆن بی لەگەڵ دایک و باوکمانە چۆن ڕێزان بگرین ئەبوو حەنیفە ڕەزاخوای لێبێ ئەفەرمی لە ژانەکەی هاتووە کەمان ناوام بیستووە کە عالمێکی گەورەی یعنی دایکی پێی ئەوە پرسیاری بوو دایکی خوا لێیان خۆش بێ ئەوە بڕۆ لە فڵان عالم ئەو پرسیارم بۆ بکە ئەو دایم خۆم ماچم خۆم مەلام بڕۆن لەوە پرسم ئەوی لەبەر دڵی دایکم من ئەچوون پرسیارەکەم لەوە کرد ئەو لەوێت چۆم لە ئیحراج بوو بۆچی ئەم پرسیارە لە منەکەی خۆ تۆ لەم باشتر ئەزانانی ئەگەر من پرسیارەکەم لە تۆ یەکەم ئەوی ئاخر دایکم وتوێتی لە تۆ پرسیار بکەم ئەوە ئەجرە لەسەرم واجبە بۆی هاتم لە تۆ پرسیارەکەمەوە پرسیارەکە ئەنجا ئەوش ئەی فەرمودی وەڵام من هەر خۆ تۆ جواب دەرم جوابەکە دەمەوە تۆ بێرە بۆ دایکەوە یعنی مە چەند جار ڕووی داوە دایکی ئەبوو حەنیفە خوای لێ ڕازی بێ پرسیاری هەبوو وتیتی بڕۆ لە فڵان کەس جارە نردی بۆ لای عالمێ جارە بۆ نردی بۆ لای زاهیدیە خواناسێ فەرمودی بچۆ ئەو پرسیاری لێ بکەوە هاتووە ئەو ماڵی ئەو پرسیاری کردووە لەبەر دڵی دایکی هاتە باڵی دڵ دایکی ڕاگرتەوە بۆیە زۆر گەنگە بەڕاستی ئێمە بە تایبەتی لەم مەرحەلە و قۆناغانە و چونم سەردەما دڵی دایکمان ڕابگرین ینی لەگەڵ لێنە چاک بین لەگەڵ لێنە بەڕێزی من حتا لە ژیانی ئیمامی بوبەکر هاتووە خوای لێ ڕازی بێ ئیمامی ئەبوو هورەیرە ڕەضی ڕەحمەتی خوایان لێ بێ ئەفەرمێ دیارین ئەکردی بۆ دایکیان شتیان بۆ ئەبردن بە تایبەت پێشووی کە مەسەن موسڵمان بن زۆر حەزیان نەکرد ینی حتا لە ڕواتێک هاتەوە فەرمێ گەورەمان ئەبوو بەکر خوای لێ ڕازی بێ زۆر لەگەڵ دایکی خەریک و موسڵمان بێ دیاری بۆ ئەبرد هەوڵی لەگەڵ ئادا دەجارێکی وتم موسڵمان نابم وازم لێ بێنێت تۆ دینی خۆت و مش دینی خۆم
زۆری پێ ناخۆش و هاوە لای پێغەمبەری خوا وەکو ئێستا ئەگەر بەرامبەر ئێمە بالەوە چێ تووڕەبووی نایە و قسێکمان بەرامبەر بە دایکمان کردایە مەڵا ئەو پێ ناخۆشنەکەی دڵسۆزی بوو هات بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمی وەڵی چوون بۆ لای دایکم کەچی ئەو ئامادەم موسڵمان بێ دوعای بکە خوا هیدایەتی بدە خوا بانەچێتە باشت بانەچێتە جەهەنەم دەم خۆش بانەچێتە جەهەنەم پێغەمبەری خوا دوعای بۆ کرد عەلەیهی سەڵام بۆ یەکێکە لەو سەحابەی کە فەرمووی خۆی موسڵمان بوو مناڵەکانی موسڵمان بوون دایک و باوکی موسڵمان بوو ئەبوبەکر ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ ئەبوو هورەیرە بە هەمان شێوە یعنی کابوو یعنی گرنگە بەڕاستیمە لەگەڵ دایکمانە مەسەلەن زۆر نەرم بین زۆر چاک بین زۆر ڕێزیان لێ بگرین دڵیان نەئێشێنین ئەگەر دەرفەتە بێ ینی حەزەکەم باسێکی ئەوم کە خوای گەورە لە قورئان ئەفەرمی ینی مەڵن گوێڕاڵی دایک و باوک ئەوە خۆی وایە بەس ئەو قسە هەڵەیە ینی ڕاستە ئەمێڵین گوێڕاڵی دایک و باوک قورئان ناڵێ گوێڕاڵی دایک و باوکە ینی قورئان ئەفەرمێت چاکەیان لەگەڵا بکە ینی ئەو گوێڕاڵی هەر واجبە ئەگەر تۆ لە نوێژا بووی معنی بۆ توای لە ناو نوێژی سونەت دوورکان نوێژی زوحاکەی توای لە ناو نوێژاوە دایکە بانگتەکە واجب بانگی بدەیت و نوێژەکە ببڕ چونکە فەرمانەکەی دایک واجبە نوێژە زوحاکەی تۆ سونەت تۆ دەستنوێژە گوتووی دوورکان نوێژی سونەتەکەی ئەوە سونەتەوە بەس دایک ئیشێکی بە تۆی باوک ئیشێکی بە تۆی بانگی تۆکە بێ یەک و دوو هیچ نەگونەحبار نابی بەڵکو واجبە تۆ وەڵامی دایک بدەیتەوە یەکسەر نوێژەکەت هەورە دایان بەسەر چاو فەرموو ئەمری چییە لە خزمەتە دین ئاوا فێریمەکە بەرامبەر بە دایک ئاوا ڕێزیان لێ بگری دەست خۆش ماوەساگیان کاکە جوتیار مناجاتێکی تریش داوا بکەین باشان لە کاکەمێرە ماشەڵڵا دایم ستۆدیۆکەمان منەوەرەکات بەتاکید وڵا پێشی داوا بکەن ینی من هەر میزۆ قسە بکەم خوارزاتان باتەوە دەستان خۆشێ بەڕاستی من هەر جگە لە سوودەکەی دایک بە قورئان خوێندنەکە زۆر کاریگەرم خوارزا بات ینی تاموچێژێکی تایبەتی ئاەتەکانیش خۆی استفادەمان کە لە خزمەتتان ئینشاءڵڵا دوای بەرنامەکە بە ئامادەکارەکە لێ مەڵم جارجار قورئان خوێن مێنە کاکە میران کاکە میران چی ترمان ئامادەیە پێشکەشمانکەی لە خزمەتانی مەمنونی وازانم بڕۆینە خزمەتی مامۆسای بێخۆت ئیتر تقریبا هەمومان لەگەڵ ئەو شارەی مامۆسا بێخۆدا وازانم ئاشناییمان هەیە و لەو ڕۆژەوە ڕۆیشت و تۆرا و دڵی من انشاءڵڵاوەتان پێشکەشەکەم تێکەڵاو یەکەم لەگەڵ مەدحێکی ترا یا ڕەبی هەتا بەحری کەرەم ئەویشین مامۆسا مەلا عەبدولکەریمی مدەڕیسە يا ربي هتا بحر كرم ما ولا باريا باراني سلامت بخرم برجب ساريا باراني سلامت بخرم
بسريا أو اسعة أخوة داو يا بسي نود ليوا حكمة أوابو ورد قري نوري تجلى يا ربي هتا بحر كرم ما ولا مريا باراني سلام غفرا ارجي بسريا باراني سلام غفرا ارجي بسريا لو جوروا اشتوت ودليمه هرچند گرم به سروش ما ودليمه آخو بچشاخه کواگیر سا ودليمه یا خوب چداخه کواسو تا ودليمه أو هم دمي غم خوار ندي من يارا أو محرمي أسرار قديمي من يارا أو جوهر شهوار يتيمي من يارا كوتو تشبح ريك وخم كودلي من يا ربي هتا بحر كرم ما ولا بريا باراني سلام غفرا ارجي بسريا باراني سلام غفرا ارجي بسريا خطلي توقاهي بخيالي خطو خاهي أخلي توقاهي بتراي شوقي جمالي نازل بخويتو نبدم درد وحالي وكفوش بلا شيك أبدا باودلي من يا ربي أتى بحر كرم ما ولا بريا باراني سلام غفرا ارجي بسريا باراني سلام غفرا ارجي بسريا لقماني ظلمات همي داخي جقريبوس لقماني ظلمات همي داخي جقريبوس توزي بري فيصو ما يبودي دايبينا دستت بمسل دار وابو زامي ظليمه دستاي كمريتو يا دسبين بسريا يكني مني قات كافي ابو ناش اي نامي يكدف انا كم دف عدسه دار خم حيا يا ربي هتا
دەست و چاوتان خۆش بێ بەنکان هەر نەڵزێن کاتمان کەم ماوە چوار خولەکێکمان ماوە جا حەزەکەین مامۆسا ستۆدیۆکەمان خاڵیە لە کاک شێخ فاتیح هەمیشە و دوعای بۆ کردین بۆ بەڕێزت ئەبێ ئەو زەحمەتەمان بۆ بکێشی عادەتی بەرنامەکەمان وایە بە دوعا کۆتایی پێێنین بۆ ئێمە ئامینت بۆ بکەین 4 دقیقە بۆ دوعا زۆر نیە بەس ئێستا حەزەکەم شتێکی تر لەسەر دایک باس بکەم جا دوای ئینشاڵڵا ئەگەر وڵا پرۆدیوسەرەڵێ کاتت نەماوە 4 خولەک ئێمە 4 خولەکەن دقیقێکیان بۆ ئەو دوای ئەو هەندێک لە خواناسان لە ژیانە هاتووە ئەفەرمێ یعنی هەرگیز لەگەڵ دایکە نانی نەخواردوو لەگەڵ دانیشتۆ نامخەبەت لەسەر ئەو سفر و قاپە نانی نەخواردووتانە بۆ لەسەر ئەوە لەگەڵ دایکتان نان ناخۆی بەجێ نانەخۆی وتێنەوە دایکم حەز دێشتێ بکەم من دەسی بۆ بەرم ئەو لە بەر من نەیخوا بۆی ئەو بە ئازادی حەزی لە چی بوو مەسەرن ئەو شتەی خۆی بخوا ئەوە کۆتا پێیامە لەسەر دایک گەورەی دایک وەیسی قەرەنی زۆرمان ناوم بیستەوە وەیسی قەرەنی یانی وەیسی قەرەنی لە سەردەمی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵاتو وسەلام یعنی ئەگەر بچووە خزمەتی پێغەمبەر ئەبوو بە سەحابە تۆ گەورەترین مەرتەبەیە لە دوای پێغەمبەران گەورەترین مەرتەبەی سەحابەیە خەڵکی یەمەن بووە نەیتوانێت بچێت پێغەمبەری خوا بینیە عەلەیهی سەڵاتو وسەلام چونکە دایکی پیرۆپەکەوتوم خزمەتی دایکی کرد و ڕێگەی نەداوە بچێەوە هەر بۆیە مەسمان ینی ئینسان ئەگەر خزمەتی دایکی بکە خوا ڕێزی لێنێ مەقامی دەدات خوا گەورەیەکە هەر لە دوو نەجگە لە قیامەت بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام کەسێک هەیە لە یەمەن ناوی ئوەیسە نەخۆشیێکی هەیە بەڵەکینێکی هەیە خوا شفای ئەدا و چاکە بێتەوە تۆزێکی نەوی ئەمێنێتەوە زۆر لەگەڵ دایکە چاک بووە ئەی عومەر ئەگەر ئەو پیاوەتان بینا داوای دوعای خەیری لێ بکە ئیمام عومەر خەلیفەی سیەمە یعنی تۆ داوای دوعای خەر لەو شەڕی مبەشەرە بووە بەڵێ ئەفەرمێ ئیتر ئیمام عومەر ئەم فەرمودان لە مێشتیا بوو پێغەمبەری خوا وفاتی کرد ئەو بەکر هات وفاتی کرد دوای ئەفەرمیت هەر کەسێ لە ئێمە باتایە قافڵە و کاروانێ باتە پرسیارێ کرد خەڵکی کوێن فڵان کەسانتیان نیە ئەڵێ ڕۆژێ ئەو قافڵە هات و پرسیاری کرد ئەو کەسەی تیا بوو وەیسی قەرەنی تۆ وەیسی قەرەنی بەڵێ لە مرادم لە قەرنم داکێکی پیرۆ هەیە بەڵێ تۆ کاتی خۆی نەخۆشیێک هەیە بەڵێکی خوای گەورەی شفای دای بەڵێ ئەوە نیمە تەماشای کرد سێرەکە تۆزێکی ماوە فەرمی پێغەمبەری خوا بە منی فەرمووە ئەگەر ئەو پیاوە هاوت داوای لێ بکە داوای لێ خۆشبوو بۆ بکە لە خوای گەورە ئەی ئۆیس داوا بکە لە خوا خوا لە من خۆش بی ئیمام عومەر فەرمی خوا لێ ڕازی بووی ئەفەرمی ئەوش داوای لێ خۆشبوونی بۆ بکاو ئەڵێ ئەتەوێت چی بکەی بۆ کوێ ڕەڵێشم بۆ کوفە لێو نیشتە جێمەوە جا مەسمان چێ بەڕێزانی سیر کە تەسەوور کە ئەم ئۆیسە کە کەسێکی شوان بووە لێمەر بوو کەسەر نەیناسیوە خوای گەورە چۆن ڕێزی داکی گرتووە بە تایبەت پێغەمبەری خوای ئاگادار کرد کە ئەم شوانە لە یەمەن هەیە لای خوا زۆر گەورەیە ڕێزی لە داکی کردووە بەڵێ خەڵک نایناسێ و ناوی نییە بەڵام لای خوا مەقامی زۆر گەورەیە ئەمە پەیام بۆ تۆ ئەی محەممەد عەلەیهی سەڵاتو وسەلام ئەیدەی بە ئیمامی عومەر بە سەحابەکان هاتن بۆ شوازە ڕێزی لێگرن ئەمە گەورەی دایکە دەست خۆش مامۆستا ئەو پرۆدیوسەرەڵێ کاتی دوعاکان نەما بەڵام فەرمایشتەکانت زۆر جێگەی خۆی بوو خوا لێمان خۆش بێ و خوا لە گوناحی دایک و باوکمان خۆش بێ و خوا لە گوناحی مردی موسڵمانە خۆش بێ و تاعاتمان لێ قبوڵ کە ئینشاءالله اللهم آمین زۆر سپاس جەنابی مامۆستا غەریب خەیری وەژم جزاکم دای ماندوومان کردی کاکە میهران ستاف بەڕێزەکەی کاکە عەلی ڕەزا کاکە بڵێسا دەستان نەڕزێ هەر بمێنن دەستان ساغ بێ بینەرانی عەزیز تاوکو ئێستا بینەر و بیسەرمان بوون لە هەرجێکەن خوای گەورە تاعات و عیبادەتی گژلایەکتان قبوڵ کە خوای گەورە تەمەن باقی بێ ئینشەڵڵا ڕۆژانی ئایندەش چەپکە گوڵی کوڵستانتان جوانتر و باشتر و گەشاوەتر پێشکەش دەکەین پشیوان بەخوای گەورە تا سبەینێ بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەکەم